جێگری باڵێۆزی ئوسترالیا لە عێراق ڕایدەگەێنێت ئازایەتی پێشمەرگە لە جیهان دەنگی داوەتەوە و ناکرێت لە شکاندنی داعش باس لە ڕۆڵی پێشمەرگە نەکرێت. لە کۆبنەوەیەکیدا لەگەڵ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستان تیم ستاپلتۆن پایزانینی وڵاتەکەی بەرامبەر قوربانیەکانی پێشمەرگە نیشاندا و جەختیشی کردەوە قوربانیدان و ئازایەتی پێشمەرگە لە جیهان دەنگی داوەتەوە. لە بەرامبەردا مەسرور بارزانی سوپاسی گەل و حکوومەتی ئوسترالیای کرد لە یارمەتیدانی هەرێمی کوردستاندا و هەروەها ڕەوشی سیاسی ناوچەکە بەگشتی و پەیوەندی دوو قۆڵی نێوان هەرێمی کوردستان و ئوسترالیا و بەشداری ئوسترالیا لەو شەڕەجیانەی دژ بە داعش و گرتنەبەری ڕێوشێنی زیاتری یارمەتیدان و پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە گفتوگۆی لەبارەوەکرا. لە بەشێکی دیکەی دیدارەکەی نێوان ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییش هەرێمی کوردستان و جێگری باڵیۆزی ئوسترالیا لە عێراق جەخت لەسەرەوە کرایەوە پێویستە هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە بەگشتی و عێراق بە تایبەتی بە شێوەیەک بێت مافیا و پێکاتەکانی ناوچەکە بێنێتە دی تا متمانە و ئاشتەوایی جێگیر بێت و بۆشایەک بۆ سەرهەڵدانی بیری تونندڕۆی و توندوتیژی نەمێنێتەوە و ناوچەکەش سەقامگیر بێت.